بەڕێوەبەتی هونەری سینەمای سلێمانی بڕوانامەی ڕێز و سوپاسی پێشکەش بە دەستگای میدیایی کورسات کرد لە پای ئەو خزمەتە زۆرەی کە دەستگای میدیایی کورسات لەگەڵ هونەر بە تایبەتی هونەری سینەما کردوێتی وە گرنگیەکی زۆری بە هونەری سینەما لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستاندا داوە. کەناڵەکانی تەلەڤیزیۆن لە هەرێمی کوردستاندا ڕەنگە وەک پێویست بایەخیان با کەرتی سینەما نەدابێت. زۆر جار تەنها وەک مادەیەکی هەواڵەی مامەڵەیان لەگەڵ ڕووداوە هونەری و سینەمایەکاندا کردووە. هەرچەندە ژمارەیەکی زۆر لە فیلمەکان خاوەنی خەڵاتی بەناوبانگی نێودەوڵەتین و کورتە فیلمە خۆماڵیەکانیش هێندە زۆرن کە دەشێ پانتاییەکی زۆر لە خشتەی بەرنامەکانی ئەو کەناڵانە پڕبکەنەوە. بەڵام دەستگای میدیایی کورسات کە هەمیشە هەوڵی داوە هاوسەنگی لە نێوان بەرنامەکانیدا ڕابگرێت کەرتی سینەماشی لە بیر نەکردووە و بەپێی توانە پشتیوانی لێکردووە. جا لە ڕێی سپۆنسەری میدیاییەوە بێت یان تەنانەت وەک لایەنی بەرهەمهێنەر هەر لەو سۆنگەیەشەوە بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای سلێمانی بڕوانامەی ڕێز و سوپاسی پێشکەش بە دەستگای میدیایی کورسات کردووە بەرامبەر بە هاوکاری و بەردەوامیان بۆ کەرتی سینەما.